ژمارەیەک لە سەربازانی برینداری سوپای عێراق لە بەرامبەر بڕینی دەرماڵەکانیان لە ناحیەی قوشتەپەی سەر بە پارێزگای هەولێر گرتبوونەوەیەکی ناڕەزایەتیان لا بەردەم نووسینگەی تۆمارکردنی سەربازانی عێراق ئەنجامدا و داوایان لە وەزارەتی بەرگری عێراق کرد کە دەرماڵەکانیان بۆ بگەڕێنێتەوە. والله ئەو ماگەی ئەوە خەبەریان دانیە گوتیان پارەکاتان بڕە، ئەمە مشکلەی مە بەس ئەو مانگەی نییە، هەیە 2 مانگ مەعاشی نەدرایت، هەیە 3 مانگ، هەیە 6، هەیە 5، ئەمە بەس کورد نینە، عەرەبە، کووردە، تورکمانە، هەموو قەومیەتەش تێدا. ئەگەر بەسی مە بڕابیتن چاکسازەکە بەس ئەمەی گرت بیتەوە، یعنی داوا دەکەن ئەو پارەمان لۆ بگەڕێتەوە. ئەو بریندارانە پێش ڕووخانی ڕژێمی بەعەز سەر بە هەرێمی کوردستان بوون و لە دوای دەستپێکردنی پرۆسی ئازادی عێراق لەسەر داوای بەرپرسانی هەرێم چوونەتە ڕیزی سوپای عێراق بۆ کۆنتڕۆڵکردنی هەریەکە لە شارەکانی بەغداد و نەجەف و بەسڕە و مووسڵ لە ناوەڕاستی عێراق. ئێمە وەختەی عێراق ساخت کرا 2003 کەفتینە ناوەوەی دی گوتەمان دەبی گۆ لەگەڵیان هاوکاریان بکەن ئەو بەرپرسانی کورد گوتی دەبی هاوکاری ئەوان بکەن لەگەوان ئەوی دیبن دی لەگەوان بمان بمانە ING ICDC لە ICDC بمانە ING لە ING بمانە جێش العێراق جێش العێراق دی لێرە لە بۆیرە لێرە بۆیرە جێش عێراق ئەمە بریندار کەفتین. بەشێک لە بریندارەکان ئاماژە بەوە دەکەن بەوەی لە دەستدانی بەشێک لە جستەیانەوە ناتوانن هیچ کارێکی دیکە ئەنجام بدەن بۆ یاگەر دەرماڵەکانیان ببدرێت کاریگەری لەسەر گوزەرانیان دروست دەکات. واک خۆشیان دەڵێن تا ئێستا تەنها کەمکردنەوەکە ئەو کەسانەی گرتوێتەوە کە لە هەرێمی کوردستان موسەکانیان وەردەگرن. كم كراية أوش على أساس دلين أو كم كراية دلين خطورة يعني مخصصات وقتية دليني لو منطقة أو خاص لو منطقة ساخنة أو على أساس دلين إنكم منطقة ساخنية يعني نخ خطورة ليا أو جل قطعيان كل بهندة قطعيان ژماری ئەو سەربازە بریندارانی لە هەرێمی کوردستانن و لە ڕیزی سوپای عێراق لە کاتی پرۆسی ئازادی عێراقەوە تا ئێستا بریندار بوون 450 کەسن و مانگانە موچەکانیان لەلایەن حکوومەتی عێراقەوە پێدەدرێت کە لە نێوان 800 بۆ ملیۆنی دینارە. بەڵام لەم مانگەوە حکوومەتی عێراق لە چوارچێوەی چاکسازیەکانی عەبادیدا بڕیاریدا هەر کەسێکیان 500,000 دیناریان لێ ببڕێت. ئەوانەی لێرە دەیان بینن لە ساڵی 2003دا و لەسەر داواکاری بەرپرسانی کورد بەشداریان لە پرۆسی ئازادی عێراقدا کرد، بەڵام لە پەیامە چاکسازیەکەی عەبادیدا و لە ئێستادا موچەکەیان 500,000 دیناری لێکەم کراوەتەوە و داوا لە بەرپرسانی کورد دەکەن لە بەغدا گرفتەکەیان بۆ چارەسەر بکەن. یێرش قادر NRT هەولێر.